نانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەم پرس و باسانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان توێژەری سیاسی شارەزا لە کاروباری سیاسەتی نێودوڵەتی ڕاستەوخۆ لە فەڕەنساوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان خۆشحاڵم کە جارێکتر پێکەوە بەرنامەکەین دەرفەتت بۆ ڕەخساندین و بەشداری بکەی لەگەڵمان زۆر سپاس دەکەم. بەر لەوەی باسی پرس و باسێکی سیاسی بکەین ینی بەر لەوەی بێمە باسە سیاسیەکان یەکێک لەو وەڵانی کە خوێنمەوە باز لە گۆڕانکاریەکانی کەشواکە بە تایبەت لە ئەوروپایە و باز لەوە دەکرێت لە فەڕەنسادا لە هەفتەی ڕابردوودا 42 کەس ینی بەهۆی ئەو شەپۆلی گەرمایەوە گیانیان لەدەستداوە لە ئیسپانیا ژمارەکە 200 کەس زیاترە. ینی ڕەوشی گەرماکە چۆنە تۆ خۆت لەوەی بۆمان باس بکایە هێندە تاقەت پڕوکێنە؟ بەسکاکڕان کۆمنی زۆر خۆشحاڵم کە جەنابەت منت داوت کرد بۆ ئەم بەرنمەیە ماوەیەکی زۆرە لە کەناڵە کوردەکان زۆر کاتم نییە بەداخەوە و پێویست دەبکەوم بەڵام ئەو بەرنمەی جەنابتم بە گرنگ زانی بۆ ئەوەی چەند بەرنمەیەکی تر لێرە لە پاریس هەڵبۆشێنمەوە بتوانم بەشداری بەرنمەکەی جەنابەت بکەم. بەڕاستی و شەپۆلی گەرمایی کە ئێستا لە ئەوروپایەوە تەنها ساڵی 2023 بەم ئاستا لە ئەوروپاییاوە ئەوەندە سەختە چونکە سەختەکەی لەکوایە کاکڕانکۆ لەوایە کە بۆ نمونونەکە شەپۆلی گەرما لە کوردستان ئەدات یا لە عێراق یا لە وڵاتێکی کەندا و وڵاتانی کەندا و کوردستان عێراق پێشتر خۆیان ئامادە کردو بۆی بۆ نمونە کەم ماڵ هەیە موبەری دەیتیان نەبێ کەم ماڵ هەیە کە کلیماتیزەشۆنی تیان نەبێ یاخود هەموو ئەوان بەس لێرە لە فەڕەنسا بۆ نمونە لە پاریس زۆر بەدەگمەن بەڕاستی زۆر بەدەگمەن ماڵێکت دەستەکەوێت کە یەکێک لەم کەرەسانەی تیاابێ بۆ چونکە خۆی بە سروشتی خۆی پاریس فەڕەنسا ئەوروپا بەردەوام ساردە ینی جاری وا هەیە لە گەرمەی هاوینە ئەوەی کە بە زمانی کوردی پیاڵان لە چلەی هاوینە بارانە بارێ بارانی زۆر توند ئەبارێ و بەتایبەتی ئێمە لە باکووری فەڕەنساین باکوور واتە لە پاریسین لە باکوور زۆر سارترە تا باشوور لەسەر دەریایی میدیتێرانەیە دەریایی ڕۆژهڵاتی ناوەڕاست دەریای ڕۆژهڵاتی ناوەڕاست گەرمە تۆزە گەرمترە بەڵام باکوور زۆر ساردە ئێستا دۆخەکە وای لێ هاتووە زۆر بەدەگمەن دەستگایەکت هەیە کە دانەخرابێ هەنی بۆ نمونە پەیمانگای ئێمە پەیمانگای ئەوروپی بۆ توێژنەوە لەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆ ماوەی هەفتەیەک هەموو کارمەندەکان لە ماڵەوە ئیشەکەن کەس نایێت دەستگاکە داخراوە بۆ چونکە کە تۆ سواری میترۆ ئەبی شەپۆلی گەرماکە زۆر توندا سواری پاسەبی زۆر توندا ئەکرێ ببوورێتەوە ئۆفیسەکان هیچیان تەبریدیانتیان نییە عنی زۆر سەختە ئەوەندە سەختە پێش ئەو ئەم شەپۆلی گەرمایە لە فەڕەنسا بتا بەیانی نیۆڕۆ ئێوارە پێش خەوتن لە کاتی هەستان لە خەوتنە بەس جەنگی ئێران بوو بەڵام لەوەتەی کەم هەموو میدیاکان بێ ئیسیسنا تەنانەت کەناڵە گشتەکان کەناڵێت بۆ کەناڵی گشتی کەناڵی فیلمە ئەوەش بووە بە جەنگی ئێران کەناڵ دەی گۆرانیە رادیۆتەی گۆرانیە بووە بە جەنگی ئێران بەڵام لەوتەی ئەو شەپۆلی گەرما هاتووە ئەتوانم بڵێم لە سەدا 90 هەموو بەرنامەکان شەپۆلی گەرمە. جا دکتۆرێ مەقسێکمانەیە لێرە دەڵێن ئەوروپیەکان ئەنی ناسکۆڵەن تەحەمولی ئەو گەرمایە ناکەن ئێمە ڕاهاتوین لەگەڵا بەڵام دیارەوەکو جەنابە دووتت ئێمە لێرە لەبەرەوەی هەموو ساڵێک ینی ڕۆتینە هاتنی گەرما لە مانگی 5 و 6ەوە تر ئامادەکاری بۆکەین وەک تۆتێ موبەری دە و سبلێت و ئەمێرە فێنکەرەوەکان هەن. بەڵێ زۆر ڕاستە عنی بۆ نمونە سیارەکانیش وا دروستکراون لە جاپۆن لە ئەمریکا کە بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەنێژن یا لە ئەوروپاوە جیاوازن لەو سیارانەی کە لێرە لە ئەوروپا ئافرۆشرێ ئەو سیارانەی کە ئەنێژن بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەبێ لەگەڵ ئەو مەناخە لەگەڵ ئەو دۆخێر لەگەڵ کەش و هەوای ڕۆژهڵاتی ناوەڕاستە بگونجن بەتایبەتی گەرما و سەرما و ئەوانە بەڵام لێرە وانێت ئەمە وەسمەوەی تەنانەت بڵم سیارەکانیشمان ڕانە هاتووە ئۆتۆمبیلەکانشمان ڕانە هاتووە بەم دۆخی کە ئێستا تیانی یەک دوو نمونەی بچووکت بامێ من خانەوادەیەک ئەناسم بە خۆشحاڵیەوە سیارەکەی تەبریدی تایە لەبەرەوەی شەو ئەوەندە گەرم بووە
خۆی و دوو مناڵەکەی و خێزانەکەی ژنەکەی ڕۆشتون لە سارەکە خەوتون بۆ چونکە ماڵەوە ئامێری خۆفێنکەرەوەی تیانە لە سارەکە تەبرید هەبووە یاخود خێزانێکی کە ئاناسم دراوسێمانە لەبەرەوەی ماڵەوەی کەرەسەی خۆفێنکەرەوەی تیانە ناچار ڕۆشتۆ بۆ ئوتێل لە ئوتێلە خەون ئێستا چونکە لە ئوتێل تایەتی ئاوە پەیوای سەلامەتی بۆ هەموو ئینسانێک لە سەرانسەری ئەم جیهانە دکتۆر لە شەپۆلی گەرماوە بچینە سەر شەپۆلی گەرمی سیاسەت لە ئاستی جیهانی ئەوەی لە جیهاندا ڕوودەدا چییە بۆ جەنگی ئێران ئەمریکا هێندە دەنگدانەوەی هەیە لەسەر ئاستی جیهانی ترکا کاک ڕەنکۆ ئێران بە دوو تاقیکردنەوەی زۆر سەختا تێپەڕی تاقیکردنەوەی 7 ئۆکتۆبەر تاقیکردنەوەی ئەم 116 ڕۆژەی ڕابردوو تو ئەگەر حسابی بکەی لە 28 فێڤریوەریەوە هەتا ئێستا تقریبان ئەگەر هەڵەنە بم 116 ڕۆژە لە ئیمتحانی 7 ئۆکتۆبەرە مۆدێلی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گورزی یەکجار کاریگەری بەرکەوت بەڕادەیە کە ئەو مۆدێلە کە ئێران لە 47 ساڵی ڕابردووە دروستی کردبوو لە پاشەکشەیەکی یەکجار ئەوەندە گەورا بوو کە ئەم من هەنێکم بەکارهێنا چی پێوترێ گزارشتێکم بەکارهێنا کە یەکێک لە شان و نووسە بەناوبانکان ئەگەر هەڵەنەم فاوستە باسیە کاتێکم جار دابەزین بەرەو قوڵایەکانی دۆزەخ ئەو بوو لە دوای 7 ئۆکتۆبەر کۆماری ئیسلامی ئێران بەرەو قۆڵایەکانی دۆزەخ دائەبەزی سیرکە سووریایی لە دەست دەرچوو ئەزانی سووریا چەند گرنگە بۆ مۆدێلی کۆماری ئیسلامی ئێران و پاسداران سوپای پاسداران تۆ ئۆتۆڕۆتێکت هەبوو جادەیەکی سەریعەت هەبوو ئەو جادە سەریعە لە تارانەوە دەستی پێگرت ئاهاتە بەغداد ئەڕۆشتە دیمەشق لە دیمەشقەوە ئەڕۆشتە بەیروت کە دیمەشق کەوت وەگەڕایەوە بۆ ژەر هەژمونی سونە ئیتر ئەو ئۆتۆڕۆتە ئەو جادە سەریعە لە نێوان تاران و بەیروتە کۆتایی پێهات کۆتایی پێهات چونکی تر ئێران نەی ئەتوانی بڕۆ واتە سووریایی لە دەستا کە سووریایی لە دەستا ئێمە ڕۆشتینە ناو پرۆسێسێکەوە کە پێوت پرۆسێسی دێمیلیسیزیشن واتە چوونە دەرەوە لە حکم و لە مۆدێلی میلیشیاگەرایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە حیزبوڵڵا تێگەشتەوەی کە ئیتر قوبوڵی بکە بڕاتە ناو دانوستانی چەکدانانەوە ئەڵەم دانوستان ناڵم چەکدانان دانوستانی چەکدانانەوە ئەمە زۆر گەرم بوو حماس بە حماسی خۆی کاکڕنکۆ قوبوڵی کرد کە بڕاتە ناو پرۆسێسی دانوستان لەگەڵ ئەمریکا بۆی چەکەکانی دەستەسلیم کە میلیشیاکانی عراق کە لە نێوان 80 بۆ 125 قوبوڵی ئەویان کرد کە بڕۆنە ناو ئەم پرۆسێسی گفتوگۆ و تەنانەت کۆماری ئیسلامی ئێران لە 27 فێڤریوەری کە لەسەر مێزی گفتوگۆ بوو لەگەڵ دۆناڵد ترۆمپ و تیمەکانیە لەسەر ئەمانە گفتوگۆیە کرد کاک ڕانکۆ سیرکە یەکەم کۆتایی هێنان بە پرۆگرامی ئەتۆمی دووهەم 440 کیلۆ یۆرانیۆمی پیتێنرا و تەسلیمی ئەمریکا بکاتیاننا سێهەم پرۆگرامی موشکی بالیستیکی زیرەک کۆتایی پێبێنێتیاننا چوارهەم مۆدێلی میلیشیاگەرایی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دەستی ببڕێ و کۆتایی پێبێنێتیانە لە بەرامبەر ئەمانە ئێران داوای ئەمانەیە کرد یەکەم هەڵگرتنی کۆی سزاکان لەسەر کۆماری ئیسلامی ئێران دوو ئەو 125 ملیارد دۆلارەی کە بلۆک کراوە هی ئێرانە بگەڕێتەوە بۆ ئێران ئەوە دوو سێهەم گەرنتی بدرێت بەوەی کە جارێکی کە ئەمریکا و ئیسرائیل پەلاماری کۆماری ئیسلامی ئێران نەدەنەوە چوارهەم لە بەرامبەر چوار شەرت مەرجەکەی ئەمریکای پێشوو کە باسم کرد چوارهەم کۆماری ئیسلامی ئێران بخرێتەوە ناو کۆمەلگای نێودەوڵەتی وەکو نەتەوە وەکو دەوڵەت وەکو جوگرافیا وەکو سنوور ینی وەکو دەوڵەتێکی نەتەوە نەکۆکو دەوڵەتێکی شۆڕش و شۆڕژگێڕانە کە ئێوە دنیا بگۆڕێ ئەمە پێش ئەوە بوو کە دۆناڵد ترامپ هەڵەی ئەوە بکات کە مێزی گفتوگۆ بەجێ بێڵێت و پەلاماری ئێران بدە ستراتیژێتی دۆناڵد ترامپ کە پیاوێکی تێنەگەیشتووی ینی من ناوە هەڵەی مێژوو دۆناڵد ترامپ یەکێکە لەو هەڵا گەورانەی کە مێژوو کردوێتی بەرامبەر بەشەریەت کە ئەم لەم چرکە هەرە لاوازەی
ئێرانە لە بەرامبەر کۆمەلگای نێودەوڵەتی مێزی گفتوگۆ بەجێ ئەیەڵێت بە بڕیارێکی یەکجار هەڵەی تراژیدی بۆ ئەوەی لە کۆماری ئیسلامی ئێران بدا بە یەک ئۆبجکتیو بە یەک ئاماژ بەوەی کە پێی وابوو کە زۆر بە توندی لە کۆماری ئیسلامی ئێران ئەدات کۆماری ئیسلامی ئێران بە تەسلیم بووی بە پەڕ و باڵکراوی ئەگەڕێتەوە بۆ مێزی گفتوگۆ 116 ڕۆژ دوای پەلاماردانی کۆماری ئیسلامی ئێران هەرگیز ئاوەرگیز کۆماری ئیسلامی ئێران لە 1970 دوای جەنگی عراق دوای نەوەدەکانیش کە دیسانەوە خاتەمی و ئەوانە ئەگەنە دەسەڵات و کۆماری ئیسلامی ئێران کۆتایی نەوەدەکان ئاسایی ئەبێتەوە هەرگیز کۆماری ئیسلامی ئێران ئەوەندەی ئێستا بەهێز نەبوو. دۆناڵد ترامپ گەورەترین شانسیە بە کۆماری ئیسلامی ئێران بۆ ئەوەی نەک جەنگەکە نەدۆڕێنێت لە بەرامبەر دۆناڵد ترامپە ئەڵم دۆناڵد ترامپ ئەو شانسەیە چونکە دۆناڵد ترامپ سەرۆکێکە دەستی ئەلەرزێ سەرۆکێکە قسەکانی زۆر بەهێزن بەڵام ناوەڕۆکەکەی پوچە بەتاڵە بۆشە بەڵام تەماشاکەی ئەتر دوایەوە وەسم بۆی پرسیاری داهاتووشت بکەیت باشە دۆناڵد ترامپ بۆسە دۆناڵد ترامپ ئەم شانسە گەورەیە لەبەر ترسنۆکی خۆی لەبەر لاوازی خۆی لەبەر بێستراتیژی خۆی ئێستا کۆماری ئیسلامی ئێران زۆر بەهێز ئەگەڕێتەوە بۆ مێزی گفتوگۆ نەک بۆ مێزی گفتوگۆ بەڵکو خۆشی فەرزەکە بە سۆر کۆی دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دکتۆر ینی ئەوەی کە دەڵی ئێران هێندە بەهێزە بە مێژووی خۆی بەم شێوازە نەبووە ئەمی هێزە کامەیە تەنها ئەوەی کە ئەمریکا ئامادەیە لەگەڵی دابنیشێ نا بەتەنها ئەوە نییە چیکە بەتەنها ئەوە نییە ئەمریکا ئامادەیە لەگەڵی دابنیشێ ئەمریکا لێ ئەپارڕێتەوە بۆ ئەوەی لەگەڵی دابنیشێ لە 1970 فێڤریوەری ئێران ئەپارڕایەوە لە کۆی دەوڵەتانی کەنداو لە کۆی دەوڵەتانی ئەوروپی بۆ ئەوەی ئەمریکا قەنەعەت پێ بکە کە پەلاماری نەدا عەرەبی سعودیە ئیمارات قەتەر کویت هەموو ئەمانە بە سەدان ملیۆن دۆلاریان لە لۆبیەکانیان سەرف کرد لە واشنگتۆن بۆ ئەوەی دۆناڵد ترامپ ئەم هەڵە مێژوویە نەکا و پەلاماری ئێران نەدا بەڵام لە ئێستاە بۆ ئەوی بە کورتی بکەمەوە لە ئێستاە ئەوەی کە ئەپارڕێتەوە لە کۆماری ئیسلامی ئێران لە ڕووی فاکتەوە لە ڕووی فاکتەوە نەک لە ڕووی کۆمۆنیکیشنەوە ئەوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای ئەوە یەک دووهەم لە 3000 ساڵی ڕابردووە هەرگیز ئاوەرگیز فارس ڕووبەری فارس قەت گەروی هۆرموزی بە موڵکی خۆی نەزانیەوە بە بۆنەی دۆناڵد ترامپ و شەڕە دۆڕاوەکەیەوە گەروی هورموز لێرە بەولاوە بە موڵکی خۆیانی ئەسانن ئیتر چی ئەەکەی بیکە تۆ بە موڵکی خۆیان ێزان دوو سێهەم لە 40 ساڵی ڕابردووە کاک ڕانکۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مۆدێلێکت هەبوو لەسەر ئاسایش و سەقامگیری و گەشەی ئابووری دروست بوو کە پێ ئەوترا پۆلی وڵاتانی کەنداو پۆلی ژێوپۆلەتیکی وڵاتانی کەنداو جەنگی عراق ڕوویدا ئەوان هەر دامەزرا و سەقامگیر و گەشەی ئابووریان هەبوو دوای ئەوە بەهاری عەرەبی ڕوویدا ئەوان هەر سەقامگیر و ئاسایش و گەشەی ئابووری خوان هیچ شتێک نەی ئەلەرزاندن هیچ شتێک هەڵی نە ئەوەشانەوە بەڵام جەنگە هەڵەکەی دۆناڵد ترامپ لە بەرامبەر جەنگە ترسنۆکانەکەی دۆناڵد ترامپ لە بەرامبەر کۆماری ئیسلامی ئێرانە یەکێک لە دەرەنجامەکانی ئەوەیە کە وڵاتانی کەنداوی وەکو ئارد هاڕیوە ئارد یعنی ئێستا ئەوەی کە پێ ئەوترا جاران پێ ئەوترا سێسێژێواتە کۆنسەی کۆپیاسیۆن دو گۆلف یعنی با بڵێن ئەنجومەنی وڵاتانی کەنداو هەڵوەشاوەتەوە عەرەبی سعودیە بە پێی پێخاوسی خۆی ئەڕوا بۆ ئێران دانوستانی لەگەڵاکە ئیمارات قەتەر ئەم وڵاتانە هەریەکان بۆ چونکە ئیتر شتێک نەماوە کۆیان بکاتەوە ئەمەش بەرپرسی یەکەم دۆناڵد ترامپە دوای ئەوە ئەتوانم ئێستا زیادی بکەم کۆمەڵێک دەرەنجامی تر سیرکە لەسەر ئابووری دنیا ئابووری دنیا کاک ڕەنگە تو ئەگەر سەرەتاییترین وشیاری جیۆپۆلەتیکت هەبێ تێ ئەگەشتی لەوەی کە کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 24 ساعتە ئەتوانێت 20% ئابووری دنیا بلۆک بکە لە ڕێگەی گەروی هورموزەوە چۆن بەڵێ بۆ وەرە فەرمو دکتۆر ینی حەز ناکەی زوو بێ بۆی کە ئەوە ئێران بە مەزنی و بە گەورەی و بە بەهێزی ببینین یان هێمیشە قسەیەکەیە خۆشت حتمما
ینی لە سەری دراست کردووە کە دەڵێ هەمیشە لە کاتی جەنگدا کاریگەریەکانی جەنگەکە ڕەنگە ڕاستەخۆ دەرنەکەوێت دوای ماوەیە کاریگەریەکانی دەردەکەوێت ئێرانێکی بە ئەم دیوەشی ببینین ئێرانێکی داتەپی لە ڕووی ئابوووریەوە باایدراوەکەی دەبینین خەڵکەکەی خۆ هێشتا ئەو خەڵکەنین ئەمیان لە نیزامەکە ڕازی بن نیزامێکە کە نیوەشی لەگەڵدا بێ نیوەی لەگەڵدا نییە هێشتا دەنگی نێوخۆی ناڕازیە بەرامبەر بە نیزامەکە هەموو ئەمانە ئێرانێکە لە شەڕدایە و تازە لە شەڕ گەڕاوەتەوە ینی هەموو ئەگەری کراوەنین لە بەردەم ئێراندا کە جەنگەکە ئەگەر لە دەرەوە کۆتایی پێات بێ لە نێوخۆدا درێژە بکێشێ سەرکە کاڕانکۆ ئێمە شان و نووس نین وانە ئێمە دێن شرۆڤەی فاکت دەکەین فاکت وانە ئێمە شرۆڤەی ئارەزوو خەون و حەز و ئەمانە ناکەین تۆ ڕەنگە ئێستا پڕ بەدڵ پێت خۆش بێ هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست دیموکرات بێ یەکسانی کۆمەڵایەتی تیاابێ دادی کۆمەڵایەت ئەمە حەز و خواست و ئەمانە شتێکن فاکت شتێکی ترە سبینێکی ڕوەدات ڕەنگە ئەسڵ 1970 پلە ڕووداوی گەورەی وا ڕوو بدات کە ئەسڵ کۆی ئەم معادلە بگۆڕێت ئێمە باسی سبینێ ناکەین ئێمە باسی ئەوە ئەکەین کە لە ئێستاە هەیە باسی ئەو جەنگە ئەەکەین کە لەسەر کۆمەڵێک فاکت لە ئێستا وەستاوە لە ئێستا وەسا سبینێکی ڕوادات ئەو بابەتێکی ترە تو ئەتوانی پرسیارم لێ بکەی سینناریۆکانی تر چین بەڵام وەکو فاکت ئەوەی کە ئێستا هەتە و لە بەردەستایە ئەوەیە کە پێم بڵێ ئەوەیە کە ئێران یاریەکەی جەنگەکەی بردوتەوە لە ئەمریکا پێم بڵێ کاک ڕەنکۆ پێم بڵێ ببوورە پرسیارت لێ بکەم چ زەمانێک هەبووە کە گەلی ئێران لە قەیرانی ئابوووریانە بوو بێ پێم بڵێ چ زەمانێک هەیە کە گەلی ئێرانی لە 1970 دژی ڕژێم نەبوو بێ بەردەوامە بووە پێش ئەم جەنگەوە بووە سیرکە کاک ڕەنکۆ بەرپرسی گەشەی ئابووری نەتەوە یەگرتوەکان مەلەفی گەشەی ئابووری نەتەوە یەگرتوەکان پێمان ئەڵێ بە بۆنەی ئەم جەنگەوە یەکێک لە هۆکارە هەرەگەرینەکانی ئەم جەنگەیە کە 30 ملیۆن ئێرانی لە کۆی 90 ملیۆن ئێرانی لە بەردەم هەژاریەکی ڕادیکاڵن باش نییە جێگەری سەرۆکۆماری ئێران پێمان ئەڵێ ڕاستەوخۆ 2 ملیۆن ئێرانی کارەکانیان لەدەست داوە بە بۆنی ئەم جەنگەوە و هەروەها ئەنجومەنی ئەمنی قەومی ئێرانی پێمان ئەڵێ لە ماوەی ئەم جەنگەیە تێچووی بیناکردنەوەی ئەوەی کە تێشکێنراوە ڕوخێنراوە 235 ملیارد دلارە هەموو ئەمانە ڕاستن بۆ ئاراستەکردنی قسەکانی تۆ بەڵام ئەوەش ڕاستە ئێران هەمیشە ئاوا بووە لە 1970 هەتاوەکو ئێستا وا بووە ئەوەی کە گۆڕاوە ئەوەیە کە سوپای پاسداران کە جاران تەنها بەشێک بوو لە ئیدارەکردنی ئێران باشە لێرە بە دواوە خۆ پێی وایە سوپای پاسداران جەنگەکەیان بردووە بۆ ئەوەی بۆیە شەرعیەتیان زیاتر لە چینە ئاینەکە لە چینە مۆدرنەکە لە چینە مەدەنیەکە زیاترە بۆ ئەوەی حکمی ئێران بکەن ئەوەی کە ئێستا لێر جاران حکمی ئێرانە کرد ئاەتوڵایەک بوو ئێستا ئەوەی کە حکمی ئێرانەکە ژەنەڕاڵ وەحیدیە بە زمانی کوردی و ئێستا سوپای پازاران بۆیە ئێمە بەرەو مۆدلێکی تر ئەڕۆین لە حکومکردنی ئێران کە زیاتر لە مۆدلی وڵاتانی ئەمریکای لاتینی ساڵانی سەرەتای هەفتەکان و کۆتایی هەفتەکانەکە کە پێوترێ مۆدلی میلیتەر مۆدلی سەربازی یعنی بە دووری مەزانەکە تەنانەت سوپای پازاران ئینقلابێک بکات لە ئێرانە و دیکتاتۆریەتی سەربازی بینا بکە ئەمە مانای ئەوە نییە کە تۆ گەلەکە تووڕەنیە لە وڵات بە پێچوانەوە ئەمەوێ بڵێم هێزی قەبزەی سوپای پازداران ئەوەندە بەهێز بووە لە ناوخۆ بە شەرخۆی بە شەرعی ئەزانێت بۆ ئەوەی لە ڕووی داپلۆسینەوە هەر دەنگێکی ناڕزایی هەبێ لە ناوی بەرێ یەک دووهەم کڕانکۆ ئەزانم پرسیارەکەت توی بیکەیت دووهەم باس بعد دوهەمت بەمێ تۆ کۆمەڵێک فاکتت هەیە فاکت کێ لە ئێرانە پاڕێتەوە بۆ نیگۆسیشن بۆ دانوستان ئەمریکا کێ پیرۆزبایی لەم دانوستانە ئەکات و بە ئەمریکا و ئێرانەڵێ تکاتان لێ ئەەکەین بەردەوام بن یەکێتی ئەوروپا کێ پشتیوانێتی رووسیا چاینا کێ بە پێی پێخاوست بەرەوتاران ئەڕوا بۆ ئەوەی لێی بپارێتەوە دانوستانی لەگەڵا بکە کۆی وڵاتانی کەندا و مصر ئوردون عراق هەموو ئەمان ئەگەر سەر ڕای هەموو ئەم فاکتە پێت وابێ کە ئێران جەنگەکەی نەبردوێتەوە ئەوە بێ ئێمە پرسیار لە منهەجی توێژینەوەی خۆمان بکەین باشە دکتۆر
ئێمە ئەوە 20 خولەک زیاترە باز لە جەنگ ئێران ئەمریکا دەکەین بەڵام یعنی بە وشەیەکیش باسی ئیسرائیلمان نەکردووە لە کاتێکدا شەڕکەرەکە خاوەن قەزیەکە ئیسرائیلە ئەوە ئیسرائیل وای کرد ئەمریکا بێتە نێو جەنگەکەوە ئێسش لە ڕێکەوتنەکاندا ئیسرائیل هەر لەو دوورە وەستاوە و متابعە دەکا و سیر دەکا و ینی ئیسرائیل لەو دوورەوە هەر ڕادەوەسێ و سیر دەکا و تەماشا دەکا ئێران خۆی بنیار بنێتەوە و ئێرانێکی بەهێز دروست بێتەوە و مەترسیەک لە بن دەستیدا هەمیشە بەکراوەی بمێنێتەوە. چۆن کاکڕۆنگۆ من لەم پرسیارەی جەنابەت تێ ئەگەم بۆ چونکە ئەو پرسیارەی جەنابەت گزارشتە لە کۆمەڵێک بیر و بۆچوون کە لە یادەوەری دەستە جەمعی ئێمە لە کوردستان و تەنانەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە. یەکێک لەو بڕیارە پێشینانەی کە لە یادەوەری دەستە جەمعی ئێمە هەیە ئەوەیە ئەمریکا یەکسانە بە ئیسرائیل، ئیسرائیل یەکسانە بە ئەمریکا. و ئەمریکا هیچ بڕیارێک نادات کە لە بەرژەوەندی ئیسرائیل نەبێ و هەر ساتە وەختێک کە ئیسرائیل شتێکی ویست ئەمریکا یەکسەر سڵاوی لێکە و بە دوای ئاڕۆن. ئەمە بڕیارێکی پێشینەی هەڵەیەکە لە یادەوەری دەستە جەمعی ئێمە هەیە. ئەمریکا ئیسرائیل ڕاستە دۆستی ئیسرائیلە بەڵام لەبیرت نەچێ ئەمریکا بۆیە دۆستی ئیسرائیلە بۆی ئیسرائیل خاتە پێناوی بەرژەوەندەکانی خۆیەوە بۆی ئیسرائیل لە بەرژەوەندەکانی خۆیە بەکاربێنێ تەنانەت کۆمەڵێک دیپلۆمات و ژەنەڕاڵ و ئەوانە کە ڕۆژانە قسان لەگەڵاکەم وشەی پرۆکسی بەکارێنن بۆ ئیسرائیل چۆن بۆ نمونە میلیشیەکانی عراق و حیزبوڵڵا و ئەوە وەکو پرۆکسی ئێران تەماشاکرێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوە ئیسرائیل وەکو پرۆکسی ئەمریکا تەماشا ئەکرێت هەرچەند من پێم وایە ئەمە مبالەغەیەکی زۆری تایە کە بۆ ئیسرائیل پرۆکسی ئەمریکا دابنرێ ئەوە شوانێ ئەمەوێ پێت بڵێم ئیسرائیل بەهێزە کاتێک هێزی ئەمریکای لەگەڵایە ئیسرائیل خۆی بەتەنها ئەتوانێت جەنگێکی خوێناوی لەگەڵ حیزبوڵڵا بکە کە ڕێکخراوێکە ئەتوانێت لەگەڵ دەوڵەتێکی هەڵوەشاوی وەکو سووریایە بکە بەڵام کاکە ئێران کاکە ڕەنکۆ سێ جار بەقەدەر ئەوەندەی ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا بەیەکەوە ئەبێ وەکو خاکەکەی 90 ملیۆنە لە کاتێکا ئیسرائیلەکان 6 ملیۆنن ئەمە لەلایەکی تریش لە بیرت نەچێت لە سەدا هەشتای ئەو شەکانەی کە ئیسرائیل بەکاری ئێنێ لە ئەمریکاوە دێن ئەنجە ئێستا بەرژەوەندی ئەمریکا دۆناڵد ترامپ پێی وایە من پێم وانە تۆ پێت وانە بەڵام تۆ سەرۆکێکی شێتت هەیە کە بە هەڵەیەکی مێژووی گەشتۆتە دەسەڵات ئەگەر جۆ بایدن ئەوەی کە پێ درێ پاشای خەوتوو تەنانەت ئەگەر پاشای خەوتوو لە کۆشی سپی وایە بەم شوەیە مامەڵی ناکرد لەگەڵ ئیسرائیلا سەرڕای ئەوەی کە لە ئیسرائیل زۆرتوو بەڵام تۆ هەڵەیەکی مێژوویت هەیە لە کۆشکی سپایە ئەم هەڵە مێژوویە پێی وایە کە ئەبێ جەنگەکە لە ئێستا ڕابگیرێ ئەبێ ڕێکەوتن لەگەڵ ئێرانە بکرێ ئەبێ جەنگی لوبنان کۆتایی پێبێنێ ئەبێ ئیسرائیل خۆی ڕابێنێ لەگەڵ بەرژەوەندەکانی ئەوەی کە دۆناڵد ترامپ هەیەوێت ئیسرائیل هیچ اختیارێکی تریە بەدەستانیە دکتۆر ینی دۆناڵد ترامپ وەکو هەڵەیەکی مێژوویی دەبینی وەکو هەڵەیەکی مێژوویی و لە خۆناغێکدا هەڵەیەک بۆ مێژووی مرۆڤایەتی دۆناڵد ترامپ دەبینی بەڵام ئێمە ینی ئەم دیوەشی ببینین بەر لە دۆناڵد ترامپ ئەمریکایە کە سەرۆکی وڵاتەکەی جۆ بایدن چۆیە سعودیە پێشوازیەکی زۆر لاوەکی لێکرا زۆر بێڕێزانە ینی مامەڵی لەگەڵ دەکرا تورکیا زۆر حسابی بۆ نەدەکرد وڵاتانی خەلیج زۆر حسابیان بۆ نەدەکرد ئێستا ئەمریکای سەردەمی دۆناڵد ترامپ ینی هەموو لی دەترسن ئەم دیوەشی ناکرێ ببینی باوەڕ بکە کاگڕانکۆ نازانم تۆ چۆن ئەمە ئەبینی تۆ لە کوێ ئەمە ئەبینی تۆ بۆوە ئەمە ئەبینی ڕەنگەت ئەسان تۆ نەبی ئەمە تۆ گزارش لە پرسیارێ ئەمە پرسیارە بەڵێ تەنا پرسیارەکە ئەکەم باوەڕ بکە کاگڕانکۆ کە دۆناڵد ترامپ قسە ئەکا لە ئەوروپا خەڵک پێ ئەکەنێ خەڵک بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر بۆم بووری ئەم گزارشتە بەکاربێنم ناوازی لێبێنە بەکاری نایەنم دۆناڵد ترامپ هەموو میستاقێتێکی لەدەستاوە دۆناڵد ترامپ هەموو کرێدیبلیتێکی لەدەستاوە ئێستا وای لێ هاتۆ تۆ سەرۆکێکت بینیوە ئەوەندە خۆی بێبەها بکە ئەوەندە خۆی بێمانە بکە لە ڕۆژێکە 25 تویت بکات هیچ سەرۆکێک نییە لە دنیا بەم شێوەیە مامەڵەکە لەبەرەوە تۆ تەماشاکەی دووشتت هەیە تو ئەبێ لە یەکی جا بکەیتەوە کاکڕانکۆ بە وردی گوێم دێ بگرا یەکەم کۆمونیکیشنت هەیە دووەم فاکتت هەیە کۆمونیکیشن لێرە فاکت
دۆناڵد ترامپ مناڵی کۆمونیکیشنە، مناڵی نێو تۆڕە کۆمەڵایەتەکانە، لە ناو کۆڵانی تۆڕە کۆمەڵایەتەکانە گەورە بووە و پێگەیشتووە و تەنانەت توانمون بووە، بەڵام پیاوی فاکت نییە، پیاوی فاکت نییە. با بتخەمە بەردەمی کۆمەڵک فاکت. کێ بوو پوتی کە گەڕامەوە کۆشکی سپی؟ یەک هەفتە پێشەوەی بگەڕێتەوە وتی هەڵبژێرا بوو بەسەشدا نەگەڕا بۆ شکشکی وتی لە ماوەی 24 ساعتا کۆتایی بە جەنگی غەزەیەنم و گرفتی غەزەیەنم و کۆتایی پێدێ گرفتەکە. ساڵ و نیوەک دوای ئەوە جەنگی غەزە کۆتایی پێهات؟ بێگومان نەخێر. کێ بوو پێیوتی لە ماوەی 48 ساعتا کۆتایی بە جەنگی ئۆکرانیا هێنم، جەنگی ئۆکرانیا کۆتایی پێهات؟ کێ بوو پێیوتی ئەگەر من سەرۆک بوومایە هەرگیز و هەرگیز ئێران نەئەبوو بە مشکیلەیە، نەک هەر ئێران بوو بە مشکیلە بۆ دۆناڵد ترامپ، بەڵکو بوو بە گرفتێکی گەورە بۆ هەموو دنیا. لەبەرەوە تۆ ئەبێ بزانی کە ئێستا تەنانەت بەم نمونێکی کرد بەمێ مانگی شەش باش نییە، مانگی شەشی ساڵی ڕابردوو کە دۆناڵد ترامپ هات بۆ ئەوروپا لەبەرەوەی تازە هەڵبژێررا بوو، لەبەرەوەی کە خەڵک باوەڕیان بە دێکلاغیشن و لێدوانەکانی و کۆمونیکیشنی ئەو هەبوو، پیانوا بوو ئەمانە هەمووی فاکتن، هەمووی فاکتن، پیانوا بوو ئەمانە هەمووی گزارشتن لە حەق واقعێکی نوێ و دنیایەکی نوێ و حقیقەتێکی نوێ. بەڵام ساڵ بۆیە ڕێزێکی یەکجار گەورەی لێگیرا و وەکو پاشای پاشاکان مامەڵی لەگەڵا کرا. ئەمە ئەم گزارشتە بەردەوام بەکارێنێ لە ئەوروپا و لە تەلەڤیزیۆن ئەوروپیەکان پاشای پاشەکان مامەڵی لەگەڵاکرا. تەنانەت سەرۆکی هاوپەیمانی چی پێوترن ناتۆ، هاوپەیمانی نێودەوڵەتی ناتۆ پێوت باوک و بە باوک بانکی ئەکرد. بەڵام هەفتەی ڕابردوو کە لە فەڕەنسا بوو بۆ G7 G7 کاک ڕەنکۆ تۆ تەسەور ناکەی چۆن مامەڵی لەگەڵاکرا، وەکو سەرۆکێکی نۆرماڵی وڵاتێکی نۆرماڵ مامەڵی لەگەڵا ئەکرا. ئەو حالە و ئەمانەی نەما لەبەرو بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ بە پێچوانەوە هیچ کاتێک بە درێژایی مێژوو تەنانەت دوای جەنگی ڤێتنامیش ئەمریکا وێنەی ئەمریکا ئەوەندە بریندار نەبووە لە یادەوەری دەستە جەمعی دیپلۆماتیک و کۆمەڵایەتی و سیاسی خەڵک لە دنیاە. تەنانەت ژەنەراڵێک دوێنێ پرسیارێکی لێکردم لەسەر کەناڵێکی فەڕەنسی لە کاتی پشومانە دوایەوە پێیوتم ئایا پێت وانە جەنگی ئێران دەرەنجامەکانی جەنگی ئێران بەسەر ئەمریکاوە زۆر تراژیدیتر ئەبن لە جەنگی ڤێتنام بۆ سەر ئەمریکا؟ ئێمە گەشتونێتەوە ڕادەیە و سنوورە نازام چۆن ئەم پرسیارە تا ئێستا لە کوردستان نەکرێت. زۆر باشە دکتۆر، لە ڕاستیە پرسیاری دیکەم زۆر ماوە لەسەر سیاسەتە جیانێکە، بەڵام حەزەکەم و چەند خولەکە بخۆزمەوە بۆی تۆ زەقسە لەسەر هەرێمی کوردستانیش بکەین. ئەم پیاوەی تۆ باسی دەکەی دۆناڵد ترامپ نوێنەرێکی خۆی دەستنیشان کردووە تۆم باراک ئێستا بۆ عێراق نوێنەریەوە ئێستا لە عێراق و سەردانی هەرێمی کوردستانیشی کرد و سەرکردە سیاسەکانیشی بینی لەبارەی هەندێک پرسەوە قسەی لەگەڵکردون. هەندێک لەوانە دەڵێن باسی پێگەێنانی حکوومەتیشی کردو و توێتی خۆتان کۆ بکەنەوە حکوومەت پێک بێنن. چۆن خوێندنەوە چییە بۆ تۆم باراک؟ ئایا ئەویش هەر بەشێکە لەو سیاسەتەی ترامپیزم، یان ئەویش هەر لە چوارچێوەیە و ئەجێندایە؟ ئەوش لە چوارچەوەی ئەو ئەجەندای دۆناڵد ترامپە. تۆم باراکیش گزارشتە لەو هەڵەمێژوەی کە باسم کرد. ئەمانە کاکە ڕانکۆ ئەمانە دیپلۆمات نین، ئەمانە پەروەردەی دیپلۆماسی نەکراون، ئەمانە بە فلتەرەکانی دیپلۆماسیە تێ نەپەڕیون، ئەمانە کۆمەڵێک بزنسمانن هاتوون هەلومەرجێکی مێژوویان قۆستۆتەوە کە مێژووی بەشەرەت پێیا تێپەڕیوە لەو هەلومەرجە کە پڕە لە ئانسێختیتوود ینی نادڵنیایی دڵە ڕاوکێ پرسیارکردن لە پرەنسیپەکان قۆستیانەوە گەشتونەتە دەسەڵات بەس پێم وایە ینی پێم وایە ئەمانە دوای کۆتایی دۆناڵد ترامپی مێژووە، هەرچەند پێم وایە لە جەنگی ئێرانە دۆناڵد ترامپی مێژووی کۆتایی هاتیت بۆ من دۆناڵد ترامپ وەکو فینۆمێن وەکو دیاردا کۆتایی پێ هاتووە. تەنانەت ئەو کۆتایی هاتنە کارایش داهانێ بەسەر هەڵبژاردنەکانی فەڕەنسا لە ساڵی ڕابرداهاتوو، کارایی دانێ بەسەر ئیتالیا، ئەڵمانیا، بەریتانیا هەموو وڵاتەکانەوە واتە ئەو بزوتنەوە پۆپولیستەی کە
لە دۆناڵد ترۆمپەوە سەرچاویان وەرەگرت ئیلهامیان وەرەگرت کۆتایی بێ بۆ گەڕێمەوە سەر پرسیارەکەی تۆ نەڕۆم نەگەڕێمەوە سەر ئەوروپا هەنی ئەم باراک تۆم باراک بەشێکە لەم پرۆژەیە ئەمە لەلایەک لەلایەکی تریش بەمەوە سەر عراق ڕەنگە تۆم باراک زۆر گرنگ نەبێ حەقە عراقەکان زۆر بە جددی وەری نەگرن و تەنانەت کوردستانەکانیش زۆر بە جددی وەری نەگرن ئەوە نییە کە قسەیەک ئەکات لە تەلەڤزیۆن ئەویش بەشێکە لە کۆمۆنیکیشن ئەم ڕۆشتێکەڵێ بانی پێچوانەکەی ئەڵێ داوای لێبوردنەکات چەند جار لە سووریا لێدوانی داوە و دواتر هاتووە داوای لێبوردنی کردو چەند جار لێمە محکوم نین بەوەی کە مامەڵی لەگەڵدا بکەین ینی پێشتریش بۆ برێکمە گۆر هەندێک دەیانوت نابێ زۆر گوێی لێ بگیرێ بەڵام دواتر دەرکەوت یانیلانی کام بۆ گیانی کورد ئازایە قسەی دەیخوا ئەگەر بۆ شوێنی دیکە گرنگ نەبێ قسەی نایخوا قسەی بە شێوەیەکی ڕێژەیە ئەیخوا تۆ سێرگە کاگەڕان کوێت پێت خۆشە نمونێ با باسیکن بزانین لەکوێ قسەی خواردووە بۆ نمونە سووریا بۆ نمونە لوبنان بۆ نمونە عێراق لەم سێزۆنە چیت پێخۆشە با قسەکانی و کار و پرۆژە و جوڵەی تۆمبارەك بخەینە ئیمتیحانەوە ئەنی سیرکرد لە ئەو ئەویست لە سووریا ڕۆژئاوای کوردستان کۆتایی پێبێت کۆتایی پێبێت بە کورت و بە مولەخەسی ئەویست کۆتایی پێبێت ڕۆژاوای کوردستان نەک هەر کۆتایی پێنەهات بەڵکو ڕاستە ئێستا دۆخێکی تازە هاتووەتە پێشەوە قۆناغێکی تازە هاتووەتە پێشەوە بەڵام نەک هەر کۆتایی پێنات بەڵکو دانوستان دەسی پێکرد بەڵکو سوپای ئەحمەد شەڕ ڕێگەی پێنەدرا بگاتەوە ڕۆژ ئاوای مێژووی مەبەستم ئەو دوو پرۆڤانس ئەو دوو پارێزگای عەرەبە نییە کە هێزی پێشمەرگەی کوردستان لە سووریایە ئەیان برد بەڕێوە ڕقە و دەیرزور ڕقە و دەیرزور خاکی پیرۆزی کوردستان نەبوو نەرگیسوانیە خاکی عەرەبن تەسلیمی سووریا کرایەوە بە سووریایان و تۆ لێرە ئەوەستی لەبەرەوە ئیرادەی تۆمبارەك جێبەجێ نەبوو نەکات جێبەجێ نەبوو بەڵکو ناچار کرا بێتە هەولێر و لەگەڵ کووردا بنیشێ و دانوستان بکە و لە بەشێکی زۆر لە پرۆژەکەی پەشیمان بێتەوە عێراق با بێمەوە سەر عێراق بە زۆر نەڕۆمە سەر تۆمبارەك عێراق ئەزانی چۆن کاکڕۆنکۆ عێراق و هەرێمی کوردستان چۆن لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێستا مامەڵەی لەگەڵاکرێ دوو ئاستت هەیە ئاستی ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان تێ ئاستی نێودەوڵەتی تێ بۆ ئاستە ناوخۆیەکە من تێ ئەگەم کە تووڕەبوونێکی یەکجار گەورە هەیە یاخی بوونێک هەیە بێزاریەک هەیە بۆ چونکە ئەم تووڕەبوون و یاخی بوون و بێزاریە و بێ ئومێدبوونە پەیوەندی بە ئاستی ئەو ئومێدانەوە هەیە کە لە کوردستان و لە عێراقا خەڵک لەسەر دەوڵەت بینایەکە ئەمە تەواو تێ ئەگەم بەڵام ئەوە شتێ ئەگەم کە کۆمەلگای نێودەوڵەتی پێی وایە عێراق باشە کوردستان باشە ئەزانی بۆچی باشە چونکە پیان وایە لەو ساتە وەختەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووم ئەتەقێتەوە عێراق و هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان ئاسایش و سەقامگیری و تا ڕادەیەکیش گەشەی ئابووریتایە کۆمەلگای نێودەوڵەتی بەو شێوەیە ئێوە ئەبینێت و تەماشای ئێوەکە ئەمە یەک دوو هەم ئەزانم کۆمەڵێک پرسیارت هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی وێکێتی ئەزانی کاکە ڕەنکۆ کاتت زۆر نەماوە بۆی بەڕاستەخۆ وەڵامێکی تۆزێک تراژیدی بامێ وەڵامە تراژیدەکە ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان لە ساڵی 1970ەوە لە شێخ مەحموودی نەمرەوە هەتاوکو ئەگاتە ئەمڕۆ خەباتمان کردووە لە پێناوی ئەوەی کە کورد ئەکسێسی هەبێ بە کیانێکی خۆی وانە و خۆی ببا بەڕێوە خۆی حکمی خۆی بکە ئەیتر تۆ ئەمە ناوەنەی حکمی زاتی فیدرالیسم کۆنفیدرالیسم دەوڵەتی کوردی خەباتی کورد لە پێناوی ئەوە بۆ کە وەکو گەلێک هەبێ وەکو چوارچێوەیەکی دەوڵەتی هەبێ وەکو نەتەوەیەک هەبێ و بەم شێوەیە بڕاتە ناو مێژوو ئەمە لە ڕووی شەرعیەتەوە مافی هەرێکێکە لەو نەتەوانەی کە پێوترێنێتەوەی بێدەوڵەت کە خەباتەکەن بەڵام کاکڕنکۆ ئەوەی کە ئێستا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و نەوەی نوێ و یەکگرت و کۆمەڵ و کۆی حیزبە کوردستانەکان ئەیکا با ناوەکان لە بیر خۆت بەرەوە ئەوەی کە ئێستا حیزبی کوردی لە کوردستان ئەیکات بە جۆرێک لە جۆرەکان کار ئاسانیەکی یەکجار گەورەیە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی ئەتەوێ بزانی بۆ بەڵێ بێکومان بۆچی کاراسانیە بۆ کۆمەلگای نێودەوڵەتی کاک ڕەنکۆ تشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و پێکێنانی کابینە لە دوای کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیلتیزامی کۆمەلگای نێودەوڵەتی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و ئیتالیا و هۆڵندا و هەرچی دەوڵەتی ترەیە بۆت بێنم ئەوروپی
کە دێن هاوکاری دەکەن هاوڕێتی دەکەن کاری جهدی دیپلۆماسی ئەخەنە کار باشە پارێکی زۆر سەرفەکەن بۆ ئەوەی کە تۆ کابینەیەکی نوێ دروست بکەی کە نایکەی کاراسانێکی زۆر گەورە بۆ ئەوانەکە کاراسانێکە بریتێ لە شی چونکە ئەوان پێیان خۆشە دەوڵەتێکی مرکزی هەبێ لە عێراق و ئەم دەوڵەتە مرکزیە شیعی تیا بەشدار بێ کوردی تیا بەشدار بێ سونەی تیا بەشدار بێ کەمینەکانی تری تیا بەشدار بێ و ئەوان بەرژەوەندی ئەوان زۆرترە لەوەی کە تۆ وەکو کورد لە بەغا بەهێزوی و ئامادەی هەرێم نەمێنێ بەرژەوەندیان لەوەدای هەرێم نەمێنێ دکتۆر سیرکە تۆ چۆن گزارشتی لەکەی لێ بکە من بەم شێوە گزارشتی لەکەم گزارشی من بەوەی ئەوان پێیان خۆشە ئەرکی ئەوان زۆر زۆر ئاسانترە لەوەی کە حیزبە کوردیەکان وەکو هاوپەیمانی استراتیژی ئەوان لە پەرلەمانی عێراق بەهێز بن لە حکوومەتی بەغا بەهێز بن و تووشی ئەم سەر ئێشەی هەولێر و سلێمانی و دووەکو ئەمانە نەبن تۆ بەڵام ئەگەر بێت و تۆ خاوەنی پرۆژەبی خاوەنی پرۆژەیەکی ناسیۆنالیستی بی و جددیبی لەم پرۆژێ ئەوە ئەوان ناچارەکەی کە بێن مامەڵەت لەگەڵا بکەن لە هەرێمی کوردستان و هاوڕێتی بکەن ئەمەی کە تۆ ئێستایکەی جا نازانام تۆ چۆن لێم تێگەی لێم تێگە ئەمەی کە تۆ ئێستایکەی کەراسانێکی زۆرە بوو ئەوان ئەمەیەک دوو هەم لای ئێمە تراژیدیە لای تۆ تراژیدیە وەکو ڕۆژنامە نووسێکی کورد لای هاوڵاتێکی کورد لای کوڕی شەهیدێک کچی شەهیدێک کە باوکی یاوە دایکی یاوە باوکو شەهید بۆ خاکی پیرۆزی کوردستان بۆ ئاڵای پیرۆزی کوردستان ئەمە زۆر زۆر تراژیدایەکی زۆر گەورەیە بەڵام دیپلۆماتێکی بەریتانی کە عەقڵێکی ساردی هەیە بەم عەقڵ و کولتورە ساردەی خۆیەوە تەنها بەرژەوەندیەکانی خۆی ئەبینی و تۆ بە دۆستی استراتیژی خۆی ئەیبینیت ئەو بەم شێوەی تۆ نابینێ دیپلۆماتێکی ئەڵمانی هۆڵندی ئیتالی بەم شێوەی بە پێچوانەوە ئەزانی کاتێک کۆبوونەوەکەن لەگەڵ حیزبەکانی کوردستانە چیان پیاڵن یەکەم شت بڕۆن بۆ بەغا شەرعەتی بەغا بەکاربێنن ڕێسوورسی بەغا بەکاربێنن داهاتی بەغا بەکاربێنن وەزارەتی دەرەوەتان هەیە سەرۆ کۆمارتان هەیە پەرلەمانتان هەیە هەموو ئەمانە بەکاربێنن بۆ بەم شوەیە قسە لەگەڵ تۆ ئەکەن تێگەی لێم بۆی ئەمەوێ بەڵام کاک کارزان کاک ببوورە کاک ڕانکۆ بەم ڕستەیە کۆتایی پێنم ئەوەی کە حیزبەکانی کوردستان ئەیکەن لە هەرێمی کوردستانە لە کارانەکردنەوەی پەرلەمان لە پێکێنانی کابینەی دەهەم ئەو گورزە سەختەیە کە لە کولتوری عەرەبیای پێ ئەڵەن یخەڕیبونە بیوتەهم بئەیدیهم بە دەستی خۆیان ماڵی خۆیان دەڕوخێنن ئەڕوخێنن باشە دکتۆر کە دەزانن بە دەستی خۆیان ماڵی خۆیان دەڕوخێنن بۆ بەردەوام دەبن لەمە یعنی هەموو لایەنەکان ئەمە دەبینن پارتی دەیبینێ یەکێتی دەیبینێ هێزەکانی دیکە دەیبینن هەمویان بۆ بەردەوام دەبن لەم ڕووخاندنە ئایا ینی هەموو ئەوانش کە قسەیان لەگەڵ دەکەین ڕەنگە دڵسۆزی ئەم وڵاتە بن بەڵام هەر یەکەو لە ڕۆیای خۆیەوە خوێندنەوە و پێناسەیەکی هەیە بۆ دڵسۆزی بۆ بەردەوامن لەسەر ئەمە ئەنی چۆن دەیان جار لەم بەرنمەیەی جەنابەت کاک ڕۆنکۆ باسی ئەومان کردووە کە تۆ وەکو حیزب لەگەڵ دنیا مامەڵە بکەی دەرەنجامەکەی ئەگا بەوە تۆ لە بری نەتەوە لە بری نیشتمان لە بری خاک لە بری بەرژەوەندێ باڵەکانی کوردستان لە بری ئەمنی قەومی کوردستان هەموو ئەمانە ببەستەوە بە ئەمنی قەومی حیزب بەرژەوەندێ باڵەکانی حیزب ڤیژنی حیزب دموگرافیای حیزب جیۆگرافیای حیزب ئەو کاتە دەرەنجامەکەی بەمە ئەگات سەرکە کاک ڕەنکۆبا من پرسیارێک لە تۆ بکەم چ سلێمانی و هەولێر کۆکاتەوە چی هەڵەبجە و دۆ کۆکاتەوە بێکەوە خۆ پرسیار خۆ ئەوە نییە بەس تۆ لەبەر ئەوەی ئەڵەی من کوردم بە شوەیەکی پریمیتیڤ ئەمە ئیتر بەسە نا ئەمە بەس نییە تەماشاکەی هەر ئەوە بەس نییە کە تۆ بە کوردی قسەکەی لەگەڵ منە ئیتر من و تۆ ئەبین بەنەتەوە و بەیەکەوە کۆ ئەبینەوە خۆسێکە جەزائیریەک و فەڕەنسیەک بەیەکەوە بە فەڕەنسی قساکەن تەنانەت لە هەندێک دۆخە زمانی فەڕەنسی جەزائیریەک زۆر باشترە لە زمانی فەڕەنسیە کە لە پاریسا لەدایک بووە بەڵام ئایا هەردووکیان یەک نەتەوەن
تەماشاکەی لەدایکبوون لە شوێنێکە و قسەکردن بە زمانێک بەس نییە بۆ ئەوەی کە تۆ بیبەنێتەوە، بەڵکو تۆ پێویست بە گرێبەستێکی سیاسی و کۆمەڵایەتی و ئەخلاقی هەیە کە لەسەر کۆمەڵێک هێڵی سوور بیناکرابێ، لەسەر کۆمەڵێک نۆڕم بیناکرابێ، لەسەر کۆمەڵێک یاسا و ڕێسا و خەونی نیشتمانی و نەتەوەی بیناکرابێ. من پرسیارێک لە تۆکەم وەڵام بەرەوە کاکڕۆنکۆ، یەک هێڵی سوورم پێ بڵێ کە حیزبەکانی کوردستان لەسەری ڕێکەوت بن، یەک هێڵی سوور. ئایا پەرلەمانی کوردستان هێڵی سوورە؟ ئایا کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان هێڵی سوورە؟ ئایا ناوچە دابڕێراوەکانمان هێڵی سوورە؟ ئایا نەوت و غازی کوردستان هێڵی سوورە بۆ ئەوەی کە نەپارتی نەیەکێتی نەنەوەی نوێ نەگۆڕان نەکۆمەڵ کەس نەتوانێت لە دوور و نزیکەوە لێ نزیک بێتەوە نمونەیەکت بەمێ. ئایا لە ئیسرائیل تۆ دەیان حیزبت نییە کە پەیوەندی بە چەپ و ڕاستی ڕاست و چەپی چەپەوە هەیە؟ ئایا لەسەر بەرژەوەندەکانی ئەمنی قەومی ئیسرائیل تاکە ئەکتەرێک جورئەتی ئەوە ئەکات دەست بەرێت بۆ ئەمنی قەومی ئیسرائیل؟ لە ئێران تۆ دەیان تەوژم و تیاری بەریەکەوتوت هەیە، بەڵام شتێک هەیە کە پێوتری ئەمنی قەومی ئێران. ئایا ئەکتەرێک هەیە لە پزیشکیانتەوە بۆ ڤەحیتیت بۆ موشتەبات بۆ نازانم حەرکە هەمووی کەسێکت هەیە کە جورئەتی ئەوە بکات لە ئەمنی قەومی ئێرانی تەنانە سعودێ؟ باشە بۆ ئێمەی کورد شتێکمان نییە بە ناوی ئەمنی قەومی کوردستان، یەک هێڵی سوورمان نییە کە بڵێن ئەمە هێڵی سوورەیتر لێلانەدەن. ئێمە زانی ببوورە کاگە ڕانکۆ چ گزارشتێک بەسەر ئێمە جێبەجێ بێ؟ چەند هەزار ساڵێک لەمە پێش کاتێک لە ڕۆمە پایتەختی ئیمپراتۆریەتی ڕۆم پەلەماری شوێنێکیان نەدا کە و شوێنەت ئەوان پیانەوت بەربەر کە بەربەر بوون ئەیانوت ئەمانە نە پاشایان هەیە نە یاسایان هەیە نە ئیمان. ئێمە خەریکین ئەبین بە کۆمەڵێک خەڵک لە هەرێمی کوردستان نە پاشامان هەیە نە یاسامان هەیە نە ئیمان، واتە هیچ چوارچێوەیەک نییە کۆمان کاتەوە بەیەکەوە. بەداخۆ دکتۆر سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنە لەگەڵمان. بێگومانە ئەمە قسانە لە چوارچێوەی دڵسۆزیە بۆ ئایندەی هەرێمی کوردستان بۆ ئایندەی کورد و ڕەوشی کورد لە ناوچەکە. زۆر سپاس کە بەشداری کرد لەگەڵمان. سپاس بۆ جەنابتان. زۆر سپاس دکتۆر. سپاس دەکەم کە لە فەڕەنساوە لەگەڵمان بووی. زۆر بەڕێز دکتۆر عادل باخەوان. خۆشەویستان تا پێتان نەگەینەوە شاد و بەختەوەر بن. خواتان لەگەڵ.